لە گوندی کەندەهۆڵانی شارەدەی سیدەکان مانگایەک بێسوێکی دەبێت کە خاوەنی 3 چاو و 2 لوتە. گۆلکەکە قەبارەی سەری گەورەیە، بەڵام لە ڕووی جەستەیەوە لە ڕوولاوازە و بە ئەستەم خۆی بۆ ڕادەگرێت. ئەگوشەی هاانماوە منداڵە گۆڕاتی لە مازای 3 چاو 2 کەپی پێیانە ئەمە شوان پێش بزە بوە بوو ئەمەش هات چۆمە پێشە گۆڵە بزەوە بوو 2 کەپ و دیکە 3 چاوی ئەوە کەپەکە ئەوە یەکە ئەوە 2 ئەوەش چاواکە ئەو چاوای کچکەیە دیگە گەورە نییە بژلانگی نابین ئەوەش چاوای ئینتیدا تواوە ئەوە هەیە چاوای بلاتی خۆ تواوە. گۆلکەکە چاوی سێمی بە بەراورد بە چاوەکانی دیکەی بچووکە، بەڵام هەبوونی دوولوت کێشەی بۆ دروست کردووە و لێوەکانی لە نێوەڕاستدا کرد بوونە. ناتوانێت گواندینی دایکەکەی بەدەم بگرێت و شیر بخوات، بۆیە بەدەست هاوکاری شیر پێدانی دەبن یاخود بە مەمەی منداڵ شیری دایکی پێدەدەن. ئەو گۆرکە جیاوازی دەگە گۆلکانی دیکە ئەوەیە ناتوانانی داکی خۆ بمێژیت لەبەرەوەی 2 کەپی هەیە ناتوانانی سەری بلندکرد دەبیان بەدەستی سەری بگریت هەتا داکی خۆ مێژێت یان دەبێت بە مەمەی شیری بدەنێ. هۆکارەکە ئەوەیە سەری بڕک ناتەبیعەیە گەورەیە سەری 2 کەپوی هەی لەبەر هەندێ ناتوانانی سەری بلندکە دەبیان بەدەست بگیرێت یان دەبێت بە مەمەی شیر بدرێت ئەگەرە ناتوانێت شیری بخۆت لە داکی خۆ. بەگشتی هاونیشتیمانیانی ئەو دەڤەرە لەلایەنی ئابووری پشت بە سامانی ئاژەڵداری دەبەستن و زەمنێکی دوور و درێژە بەو کارەوە سەرقاڵن. دەڵێن تا ئێستا لە نێو ئاژەڵەکانیاندا نمونەی ئاوا لە ناوچەکە تۆمار نەکراوە. لەوە تێو گۆلکە هاتۆتە سەردونیا خاوەنەکەی ناتوانێت بۆ ساتێکیش لە ماڵ دوورکەوێتەوە، چونکە ڕۆژانە دەستە خەڵکێکی زۆر دێت بۆ ئەوەی بە چاوی خۆیان گۆلکەکە ببینن. بەختیار قادر ڕوودا و دەڤەری سیدەکان.